محاسبەی نەفسی خۆتان کەن پێشەوەی ڕۆژێک بێ محاسبە بکرێن. با من خۆم محاسبەی خۆم کەم، با خۆم میزان و پێوان بۆ خۆمدا بنم، بزانم من تەرازووی ئەعمالم چەندێکە، ئایا کێشم قورسە یان سووکە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕۆژی قیامەت کەسی وا دێنن ئینسانی چوارشانە کەڵەگەت قەڵە و ئەیهێنە سەر تای تەرازوو وەزنی باڵە مێشولەیەکی نییە، یان وەزنی باڵە مێشێکی نییە. بۆ ئینسان دەبێ ئاگادار بێت هەکبەکەی پڕ بێت، ئەوەنت لەگەڵا بێ لە ڕۆژی قیامەت ڕزگارت بێ. خوای تەعالا فەرمێ وەتەزەوەدوا، زاد لەگەڵ خۆتانە، بەڵام بۆ خەیر و زادی تەقوا. باشترین زاد کام زادەیە؟ تەقوایە. باشترین توێشوو بۆ قیامەت کە ڕزگارمان بێ وەڵڵاهی تەقوایە. وەلەقەد وەصەینا الەذینە ئوتوا الکیتابە ومن قبلکم وإياكم أن اتقوا الله. تقوى إخوة أما وصيتي خواهي قورا بو أولين وبو آخرين وبو أمتاني بيش أما بو أمتي محمد صلى الله عليه وسلم إنسان تقوى هبيا وبيركات ولا مخلوقات خواهي تعالى ومحاسبي نفسي خويك. الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت. إيش كي بودواي مردني خط أو كسا عاقلة أو كسا جيرة أو كسر رزقاري بوه.